لە پێشەنگ تیڤیەوە سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست. هیوادارم بە هەمومان بتوانین کۆمەک بە خەباتێ بکەین کە لە کوردستان لە دژی دەسەڵاتداران بەڕێکەوتووە. بە عقاری پێشکەوتنخوازی و مەدەنیەت و ئینسانیەت و ڕەواردان بە بەهاو پێوانە ئینسانیەکان لە کوردستان پێشنگ تیڤی بتوانێت بەڕاستی ڕۆڵی ببێ لەوەی کە ڕاستی ژیانی خەڵکی کرێگار و زەحمت چێش کە ناوترێ لە مینبەرەوە پەخش کرێتەوە وە بۆشکاندنی ئەو دیکتاتۆریەتە میدیایەی کە میدیای درۆزنی بۆ ڕوازی هەر ڕۆژە مێشک و زەین و ئیرادەی بەشەریەتی پێوەردەکە و پێ لە قاڵ دەدات. دەنگی یەک جوڵانەوەی چینایەتی بە دژی سەرتاپای نیزام و دەسەڵاتێکە کە لە کۆمەلگای کوردستانە هەیە. لەم بارەوە شایانی پێشوازیکردن و هاوکاریکردن و پیرۆزباییکردنە لە خۆمان و لە خەڵکی کارگەر و زەحمەت چێژ کە پێویستیان بە دەنگێک هەیە. ئەخر لە وڵاتێک ئەگەر شتێکە بێناوی پەرلەمان بێت تەوافقانی چی؟ تەوافق قسەیەکی پوچە و ئەگەر تەوافقیش لە ئارادا بێ یعنی پەرلەمان کارتۆنێکی پوچە. ئەم کێشەی کە لە بینی مرکز و لە بینی یەکێتی پارتیە بەقەر سەرە دەستیەک پەیوەندی بە قازانج و بەرژەوەندەکانی نە خەڵکی عێراقەوەیە نە خەڵکی کوردستانەوەیە. مناڵێکی دەستفرۆشی شێخەڵایان مزگەوتی گەورە بپرسی بڵێ ئەم وەزعەکەی چاگە بێ یەک قسەی سادەکەن دەڵێن هەتا ئەمانە لەسەر دەسەڵات بن ئەم وەزعە چانابێ هەرکو خوێن چونکە پارە و سەرۆک و سامانی نەوت نوری مالیکی بیبە مقتەدا سەدر بیبە هەلبوسی بیبە یا بارزانی و تاڵەبانی بیبن بۆ خەڵکی کوردستان چ سفرەیەکەچێت چ پارێکەچێتە سەر سفرەکەیان. بۆیە ئومێدگرێدان بەمانەوە کە ئەمانە چارەسەری کێشەکانەکە ئەمانە خۆیان بەشێکن لە کێشەکە. ئەگەر بە تەمایل ئەوەن یەکێتی پارتی لە بەرژوشڵاتیەوەی ڕێکەوتنێکە پۆڵەکانیان و پارێزراوەکانیان بۆ بژێڕنەوە نایگەڕنەوە. پیرۆزبایەکی زۆر بۆ وەرگرتنی ئەو خەڵاتت لە بەرامبەر کاری درێژخایەن چالاکیت لە مەدانی یەکسانی خوازی و هەوتای مرۆڤەکان و وەستانەوە لە بەرامبەر هەڵاوەردندا. دکتۆر نەوال بە بۆنەی ئەوەی کە ورەیەکی بەرز بە بۆنەی ئەوەی کە هیوایەکی زۆر بۆ بەدەستهێنانی قانونێکی سکۆلار تا دواساتی ژیانی بەردەوام بێ لە خەبات و کار و چالاکیەکانی هاتووە ئەو شتانە باز دەکات بۆ نمونە مەمنوع کراوە باسکردنی ئەو شتانە. دکتۆر نەوال ئەڵێ ئەگەر ژنان بە پەردەی بەکارەوانێ شەرەفیان دیاری ئەکرێ خۆپیاوان پەردەی بەکارەیان نییە کەواتە پیاوان شەرەفیان نییە لەگەڵ ڕێزما بۆ هەمووانێکیان لێ ڕەخنەتیژەکانی ڕەخنەی زانستیانە ڕەخنەی کۆمەڵگا و دژی ئەمە وەستایەوە ئەمە نەوعەڕۆشنگەریەک بوو هێنای بۆ وڵاتانی شەرقی ئەوسەط بە کوردستانی شەوای. بۆیە بەڕاستی دەسەڵاتی سیاسی و حکوومەتی هەر وڵاتێک پێویستە کۆمەڵێک میکانیزم بێنێتە ئاراوە بۆ ئەوەی ئەو خەڵکە زەرەر نەکەن لە ئەنجامی سیاستەکانی حکوومەت یان دەسەڵات یان وزارەتی تەندروستی لە قەدەغەکردنی هاتوچۆ لە نێشتنی قەرەباڵغی. بەو جوێگەی کە نوێنەرانی خەڵکی کوردستان تەرەف نین لەم ڕێکەوتنەیە ئەمە ڕێکەوتنی دوو لایەنە کە وەکوتم بۆ دۆزینەوەی دەرچێکە بتوانن هەرچۆنێ بێ خۆیان لەم بنبەستە دەرکێشن بە هۆکاری ڕووداوەکانی شوێنی کار و دووبارەبوونەوەی کەم تەرخەمی خاوەنکار و دەسەڵاتە. دەسەڵاتێک کە پێی لەسەر سەرکوت و کوشتاری خەڵک قایم کردووە دەسەڵاتێک کە بەرهەمی ڕەنجی ئەو خەڵکە ئەبا و ئەیدزێ کە ئەمە خۆی تاوان و تاوانکاریە هەتا ژن ئازاد نەبێ هەتا ژن کێشەی هەبێ هەتا ژن بکوژێ کۆمەلگا قەت ئازاد نابێت. چەکدارەکانی شورا تەنیا ئەوان بوون کە مقاومەتێکی جەسوورانەیان کرد لە هەولێر. ئەمە شەرعیەتە بەغێر مباشر ئیدامەی دز و تاڵانی ئەم جەماعەتە بکەن بۆەوەش بە نەزەر من ڕۆژ بە ڕۆژ احترازات خەڵک تونتر ئەبێ. هێزی سەرکوت لە کوردستانە ئەگەر چەک و پارەیان نێسەنیکەوە معناژی نامێنە ئیتر ئەم هێزە قودرەتیان تەنا بۆ دوو خاڵەوە بەندە. 36 خێزانمان لە تەعزیەباری و لە داڕمانی دەرونی ڕزگار کرد. لەو 36 ژن و مناڵی تیابوو ژمارەیەک لەوانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون وە خۆشبەختانە ئەوانە ئێستا هەمویان تەندروست باشن. بڕیارێک نەبوو بۆ پاراستنی خەڵکی کوردستان بەڵکە بڕیارێک بوو بۆ ئەوەی کە کێشەی خەڵکی کوردستان وەکو کێشەیەکی سیاسی مێژووی ناوچەیی گۆڕی بە کێشەیەکی ئینسانی. دەسەڵات و حکوومەت لە وڵاتە ئەوەی کار بەجۆ هەموو جۆرە بسڕێتەوە بەڵام ئەگەر هەر تەنانەت بە جۆرێکیش بێت کە پیشانی بات کرێکاریەکی ئەرهی ئەوە ئەگەر بۆکو جەژن و قوڵبەخشینەوەش بە بەڕای من مهمە لە دامەزران کە ڕێگەی تەجەموع نادرێ لەم جۆرە کارانە بکرێت. هەروی کە خۆیان ئەڵێن ئەمەکردنەوەی دەرگایەکە ئەنی کێشەکانیان چارەسەر نەبوو
ئاڵوگۆڕێکە ئەگەر باسیکەین دەستکەوت بێ لە وەزعی عێراق و کوردستانە نەمانی ئەمێزە سیاسیانەیە وەلانانی ئەمێزە سیاسیانەیە ئەوە ئاڵوگۆڕە لێسۆ من ئەوە ڕاگەێنم کە یەکەم ئینتخابەکە بەجیاوی فاشلە و داواژەکەم هیچ کەسێ فری نەخوا بەم مانوورە سیاسی و بەم اتفاقاتی کە مێزە سیاسیەکەن هیچ کەس بەشداری نەکات لە انتخابەیە کە بێتە زەربەیەکی گەورە بۆ مێزە سیاسیانە هەمیشە باسیەوەکەن یەکریزی ماڵی و یەکریزی ماڵی و یەکریزی ماڵی و بۆ بە گاڵتەجار بۆ مەهزەلە بۆی کە وە هیچ بنەمایەکی نییە چکە ئەمانە هێزی میلیشیان هەر هێزێک تاڵانچین ئەمانە داگیرکەرن ئەمانە پابندن بە بەژۆندی وڵاتانی ترەوە و هەتا ئەگەریشیش بگرن لەو فەردای کە ناگیرن چه ئاڵوگۆڕە لە ژیانی خەڵکاکەن هیچ ئاڵوگۆڕ ژیانی خەڵکە ناکەن بەڵام هەموو شەریکن لە جەردەیی و دزی و تاڵانی لە چ ڕاپرسیەکی جەماوەری خەڵکی کوردستانە ئەوە خراوەتە دەنگەوە کە سەماکردن شعوری خەڵکی کوردستان برینابەکە ئەجینا کەسێک کە خۆی بیر و باوەڕێکی هەیە و بڕوای وایە ژن و پیا و نابێ یەکسان بن ئەبێ پیاوێک 4 ژن و 5 ژنی بەسەرا تەوزیع بکرێەوە بڵێ ئەمە فەرهەنگی خەڵکی کوردستانە ئەمە فەرهەنگی خۆتە تێ بیکە بەناوی خەڵکی کوردستان و بیسەپێنی بەسەر خەڵکی کوردستانە هەموو ئینسانێک محتەرەمە بەڵام هەموو بیر و باوەڕێک محتەرەم نییە من هیچ احترامم بۆ بیر و باوەڕێک نییە کە 3 ژن و 4 ژن بەسەر پیاوێکە تەوزیعەکە لە کۆمەلگادا دەبێت بوار هەبێ هەموو کەسێک بیر و ڕای ئازادی خۆی بەیانکە ئەمە قسەیەکی پوچاڵێ ئازادی من لەو شوێنە و دەست پێکا کە ئازادی تۆ تەواوە بێ نەی تۆ تەواو بێ نەی من دەست پێکای هەردووکمان بە یەک شێوازە ڕوا بە بڕوای منەوەی کە خێراشون بۆ جێگەی نوێژی تەراوی حەکەنی ئەمریکا لە هەولێر بەرامبەر بۆ کچە ئەو شتیان نیشاندا نەک دلیلی قودرەتیان نییە دلیلی ئیفلاسی سیاسی ئیسلامی سیاسیە هەموو ئەمانە هەموو ڕۆژێک خەریکی موشک بارانکردنی بیر و کەلتوری ئینسانی کۆمەڵگەی خەڵکی کوردستان بەڵام هێشتا نەیانتوانیوە مەدەنیەت و سکۆلاریزمی کۆمەڵگەی کوردستان بکوژن ئەڵێن شعورمان برینارە بێت بەمە باشە ئەی بۆ شعورت بەدیار ئەو مناڵانەی کە باوکودایکیان بێکار بوو بەدیار سنووکی بۆ یاخەکانەوە نووزەیانی خەریکە خەویان لێکەوێ بۆ بەمە شعور برینار نابێت ئەی شعوری بۆ بەوە برینار نابێت لە شارەکانی کوردستانە لە هەریەکێ لە شارەکانە گۆڕستانی ژنانی بێناونیشانەیە کە لە ژێر ناوی جۆرا جۆرە یا تیرۆر کراون یا خۆیان سووتانوە یا ناچار بە خۆ سووتان کراوە ئەگەر لە ساندەوەی خەڵکی کوردستان لەگەڵ تۆیە باشە بۆ لە کاتی جەژنی نەورۆز و لە کاتی سەری ساڵە ئەم هەموو خەڵکە ئەرژێن بە کراسی ئاڵواڵاوە لە نادیەکان خەریکی خواردنەوە خەریکی سەیران خەریکی مۆزیکە نەگەر هەموو ئەوانە خۆ تۆ دژی هەموو ئەوانەیت فەرهەنگی ئەوەی کە خەڵک نوێژەکان لەگەڵ ئیسلامی سیاسیە دووشتی جیاوازن ئەم نمایشانە کاکرێ بە پشتیوانیەکی و پارتیەکرێ ئیسلامیانەیەکە ئەجینا ئیسلامی سیاسی لە 50 ساڵی ڕابردووە قەت بزوتنەوەیکی کۆمەڵایەتی نەبووە لە کوردستان وا ئەکەم کە بەشەرەکانی ناوجادەکانی بن بە شورتە بەسەر خەڵکەوە بۆ نمونەگە کەسێ شتێک خوا بۆی خۆی ئەم هەموو میدیایانە ئەم هەموو تەلەڤیزۆنانە ئەم هەموو مزگەوتانە ئەم هەموو مەلایەنە هێشتا کۆمەڵگەی کوردستان ڕەقس پیایە ئەکرێت بەمە شێت بوون ئیسلامیەکان ناتوانانی حجاب بکەیتە بەری کۆمەڵگەی کوردستان بە بڕوای من ناتوانانی کوردستان بکەی بە ئەفغانستان ماکس دەڵێ مەزهەب و دین دڵی ئینسانی جیهانێکی بێدڵە خەڵک لە بێکاریە ڕۆکاتە ئەم جۆرەشتانە ئینسانەگە کاری هەبێ و مەعیشەتی هەبێ و خێزانی هەبێ و سەرپەنایەکی هەبێ جل هەبێ لە بەریکە خەریکی شادی و خۆشیەکانی خۆی بێ خۆ دێوانە نییە بچێ خۆی بتەقێنێتەوە خۆ دێوانە نییە بچێت ئەشکەنجەی خوشکەکەی باە ئەشکەنجەی دایکی بە ڕیشەیەکی هەیە مەدەنیەت و سکۆلاریزم لە کوردستانە هەروە بە چوار قسەی چوار کۆنەپەرست و چوار جنێوی مەلای دەمپیست مەدەنیەتی کۆمەڵگەی کوردستان ناڕوە بەپێی هەستکردنمان بەوەی کە لایەنی تەندروستی لایەنێکی یەکجار خراپی خەڵکی کوردستانە وی بیرمانەوە کردەوە کە چۆن توانین تۆڕی هاوکاری تەندروستی پێک بێنین خۆشبەختانە ئەم تۆڕە ئێستاکە پێکات و خەریکی کاروبارەکانێتی یعنی هیچ بەرهەمێکی نییە جاریە دووەم کێشەی پێشتر باسمان کرد کێشەی موچەی مامۆستامان هەیە ئەوە بەردەوامە لە حاڵەتی سێما سیستەمی پەروەردە لە کوردستانە بە گشتی سیستەمێکی تابڵی دواکەوتووە چوارم شت ئەوەیەکەوە ئێستا ئێمە خوێندنگەی تایبەتمان هەیە کەوا وای کردووە کەوا خوێندنگەی وەکو ببێتە دوو چینی جیاواز لە نێوان فێرخوازان خۆیان یەکێک لە خواستە سەرێکەکانی کرێکاران ڕەخساندنی هەلیکار یان لانی کەمی بیمەیەک کە لە دەورانی بێکاریدا کرێکاران توانن کەڵکی لێوەربگرن و ئازادی ڕێکخراوبوون کە یەکێکە لە مەشاکیلە گەورەکانی کرێکاران و ڕێکخراوەکانی کرێکارانیش کە ئازادی ڕێکخراوبوون لە ناوەندەکانی کاردا بە هیچ شێوازێبوونی دەسەڵاتدارانی کوردستان هەم کاتێکە لە شاخ بوون
هەم لە 91ەوە تاوەکو ئێستا هەر ئەمڕۆیان بەسبەی نێسپاردووە هەمیشە ئیستراتیجی بەدەسەڵات گەیشتنیان یان ئیستراتیجی مانەوەیان هەمیشە لە قەڵشت و کەلێن و چێشمەکێشی نێوان دەوڵەتەکان یان و ئەحزابی جۆراوجۆر لە ئاواژیاون سیستەمێکی دەسەڵاتدارەتی کە لە کوردستانە ئێستا دەستی ڕەشی خستۆتە ناو یەک بەیەکی خێزانەکانەوە ئەبێ ئەم دەستە ڕەشە لا ببرێت لە حاڵەتێکی ئەوە بە بڕای من ئەوڵشتەوەیە کە دەبێت یاسای سەلامەتی کار بکرێت یاسایەکی تایبەت و لە ریزی پێشەوەی یاسای کاری هەر وڵاتێکە جێبگرێ بە شێوەیەکی ناتەواو بەڕێوەی دەبا ئەم سیستەمە پێویستە لەم ڕۆژەدا لە هەموو کاتێک زیاتر بخرێتە ژێر پرسیارەوە کە ئەمە سیستەمێکە سەردەمی بەسەر چەوە پێویستە کۆمەلگا بیر لە جێگرەوەی ئەم سیستەمە بکاتەوە سیستەمی بێمێ بێکاری و بیمە کۆمەڵایەتەکان لە کوردستان پەیڕەوی لێ ناکرێت هاوکات بەشێکی هەرە زۆری کرێکاران بێبەشن لە مافی خانەنشینی ئەو یاساکاری کە لە هەرێمی کوردستان هەیە یاساکارێک نییە کە وەڵامدەرەوە بێ بە خواستەکانی چینی کرێکات یاسایەکە کە هەمیشە لە بەرژەوەندی چینە دەسەڵاتدار و سەرمایەدارەکەدا بووە ئەو کرێکارانەی کە هاتوون زۆر خراپتر لە وەسعی کرێکارانی خۆمان ژیان ئەگوزارێن و بەو مانایە بوونەتە کۆیدا پێویستە بەشی تەندروستی و سەلامەتی و ژینگە لە هەموو بەشەکان تر زیاتر گرنگی پێ بدرێت لەبەرەوەی پەیوەستە بە ئاستی سەلامەتی تاکەکانی کۆمەڵگە و بەگشتی و کرێکاران و کارمەندان بە تایبەتی لە کاتی کارکردندا بەڵام ئەم بەشە لە کوردستاندا تا ڕادەیەکی زۆر ترسناک پشتیوە خراوە سیستەمی بێمێ بێکاری و بیمە کۆمەڵایەتەکان لە کوردستان پەیڕەوی لێ ناکرێت هاوکات بەشێکی هەرە زۆری کرێکاران بێبەشن لە مافی خانەنشینی ئەو یاساکاری کە لە هەرێمی کوردستان هەیە یاساکارێک نییە کە وەڵامدەرەوە بێ بە خواستەکانی چینی کرێکات یاسایەکە کە هەمیشە لە بەرژەوەندی چینە دەسەڵاتدار و سەرمایەدارەکەدا بووە ئەو کرێکارانەی کە هاتوون زۆر خراپتر لە وەسعی کرێکارانی خۆمان ژیان ئەگوزارێن و بەو مانایە بوونەتە کۆیدا پێویستە بەشی تەندروستی و سەلامەتی و ژینگە لە هەموو بەشەکان تر زیاتر گرنگی پێ بدرێت لەبەرەوەی پەیوەستە بە ئاستی سەلامەتی تاکەکانی کۆمەڵگە و بەگشتی و کرێکاران و کارمەندان بە تایبەتی لە کاتی کارکردندا بەڵام ئەم بەشە لە کوردستاندا تا ڕادەیەکی زۆر ترسناک پشتیوە خراوە پەردەیەکی تەنکە خەریکن ئەیدن بەسەر واقعیەتی چۆسانەوەیەکی بێ ئەو پەڕی چینی کرێکار لە کوردستان بێمافیەکی پەڕشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە فەرزیان کردووە ئەوەی ناسیۆنالیستی بە هەردوو حزبەکە یەکێتی و پارتیەوە وڵات چوارچەوەی ئەو هێزە سیاسیانش کە لە دەوروبەری ئەم دوو حزبە سیاسیە ماوەڵی سیاسیەکەن ئیتفاقات دەکەن پارەی لێخۆن ژیانی حزبەکانیان کە بەسەر بن ئەچنە ناو پەرلەمانەوە و ئیرادەی خەڵکی کوردستانیان ڕاستی تێکشتان بۆیە بە هەموو معنایەک دەتوانین بڵین کە ئەمە ئەگەر بۆ یەکێتی و پارتی خێر و بەرەکەت بوو بەڵام بۆ خەڵکی کوردستان تراژیدیا بوو لە بۆ معنایی کە ئەڵێن سەردەشت عوسمان ڕەمزێکە بۆ ئازادی بەو معنایەیە کە کەیسی سەردەشت تەنها کەیسی ڕۆژنامەنووسێک نییە تەنها کەیسی لاوێکی خوێنکار نییە بەڵکو کەیسیە و کەیسێکی گرێدراوە بەسەر جەم کۆمەڵگا و ماف و ئازادەکانی خەڵکی کوردستانەوە هێرشێکی بەردەوامیان کردوتە سەر هەر دەنگێکی ناڕازی کە لە کوردستان هەیە کەواتە زیندانیکردن و تیرۆرکردن و لێدانی ڕۆژنامەنووسان و ڕاکردن بە دوایانە و ڕاوەدونان و اختطافیان ئەمانە هەمووی مەسائلی سیاسین بەرژەوەندی سیاسی حکومەکانەگەوەی کە ئەمانە هەمویان کوردنی ئەمی کە خۆیان ئەڵێن کورد هەمووی برایە مەسەڵەن ئێمە شایەدی چەندی شەڕی ناخۆ لەبەری هێزەکانی بزوتنەوەی کوردایەتیا بووین ئاخر ئەم هەموو ناڕەزایەتی و خۆپشاندان و هاتنە مەیدانی خەڵک ئەم هەمووی کە بڕوخێەوە بڕوە گەندەڵ دز ئەبێ دەستکۆتا بکرێ خۆ ئەمە لە خۆڕانیە ئەمە نیشان ئەدا کە ئاستی خەباتی چینایەتی چ لە شارەکانی عێراق و چ لە شارەکانی هەرێمی کوردستان ڕووی لە وەلانانی ئەم دەسەڵاتەیە شکارەکان بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتشدا بە بوونی ناڕەزایەت ناکرێت ئللا ئەبێ ناڕەزایەتەکان نەهێڵرێت کە یەکێک لە ئامانجەکانیان ئەمەیە کە سیستمی سەرمایه‌داری دەسەڵاتی ناوخۆی یانەوێت کۆمەلگا ئیسلامی زە بکەن ئەگەر محکوم بکرێن ینی ئازادی سیاسی لە کوردستان دەمکوت بکرێت و ئەگەر ئازاد بکرێن ینی ئازادی سیاسی لە کوردستان و بزوتنەوەی ناڕزایەتی خەڵک وە باڵانسی دەست بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان لەگەڵ دەسەڵاتی سیاسیە
بە قازانجی خەڵکی کوردستان هەنگاوێ گەچێتە پێش بۆیە ئێمە بە تەواوی توانامانەوە لە پشتی ئەم کەیسەر ڕاوەستاوین و ڕائەوەستین. ئەگەر تەماشا بکەیت لەو کاتەوە کە دەوڵەتی ئیسرائیل پێکاتووە یەکێک لەو لایەنانەی کە هەمیشە پشتی ئەم سیاسەتە فاشستیە ئەم سیاسەتی پاکسازی قەومیەی گرتووە وڵاتانی غەرب و ئەمریکان وە لە پێشیانەوە ئەمریکا. لە کوردستانە خەڵک تەجروبەی هەیە لەگەڵ چێتی و پارتیە هەر لە بیدایەتەوە 50-50 بوو معلوم بوو دەسەڵات دابەش کرا. لە 6 ساڵی ڕابردووە زۆرترین ناڕزایەتی و زۆرترین فشار و بەردەوام لەسەر شەقام بوون. ئەمە دلیلی ئەوەیە کە باروشیانی مامۆسایان لە ئەو پەڕی خراپی و ئەو پەڕی ژیانی کونەمەرجیا بووە. ئەو داهاتانی کە لە کوردستانە بەبڕام بەزیا و بەشی موچە خۆرانەوە تا بەشی نەوێک لە گەشەی ئابووری ژەکە وانە کە پارە نیە، بەڵام لە کاتێکە کە حزابێکە کۆنتۆلی دەسەڵاتیان کردو ئەمانە خوان بەشێکی زۆر لە داهاتی کوردستان بجن تاڵانی کردەوە بیبن بۆ سەران و مەسئولەکانی خوار و لە باقەکانی دەرەوە ئیسمالات کردن هەتا ناو کوردستان ئیسمالات پێوکەن معلومەکە ئەم پارەیەتی لە بودجێ حکومەتە نامێنێت. ئەمە انتخابات نییە، ملیشیات کۆنتۆڵ گشتی کردووە، حتا هیچ شەرت هەڵبژاردن نییە لە عێراق، تەنیا ئەوەیە یەک جارە ئیدارەی ئەزمەی سیاسی بکەن شەرعیەت بدەن بخوان بۆ ئەوەش ئیمەش بایکوت ئەم انتخاباتەکەین. ئەمانە هەمووی دەسەڵات لی بەرپرسیارە کە نەیتوانیوە ژیانێکی شایستە و فەراهەمیان بۆ دابین بکات. مناڵان هەر لە مناڵیەوە بە تایبەتی ئەو خێزانێنی کە کەم دەرامەتن. باشترین هەل ئەوەیە کە هەموو ئەو هێزانەی کە لە ڕاستیە شێوەی میلیشا لە کەرکووکن بچنە دەرەوەی ئەم شارەوە لە خەڵکی شارەکە نوێنەرانێک دروست بکە. ئەحزابی حاکم لە کوردستان ئەحزابی میلیشیایین و مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک، لەسەر ئەساسی بزوتنەوەی جەماوەری و مەدەنی شاری سەریان هەڵمەداوە کوتم. چەک و شاخ پێگەیکی ئەسڵی لە مەوجودێتی ئەمانە پێکاتوە. هەڵگیری هیچ جۆرە پێشکەوتنخوازی و ئازادی خوازیەک نین و ئایدۆلۆژیایە کە سەرە کێشێتە سەر شریعەتی ئیسلام و باوەڕی شاعران و شێخ و مەلا و ئەوانە بە کوردی ڕەسەن و ئەسەڵدانێن واتە پشتبەستوو بە فەرهەنگی دواکەوتووی پێش کۆمەلگای مۆدێرنی سەرمایەداری ئەمانە واکە کە ئەم ئەحزابانە ناتوانن مەدەنی بکرێنەوە و ناتوانن چەکیان لێ داماڵڕێ. تەسلیمکردنی هێزەکانی خۆیان بە یەکتری و ئەوەی کە گوایە حکوومەتێکی قانونی و سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی بێشتی وا ممکن نییە. من ئەمێ بزانم جیاوازیە کە بزوتنەوەی گۆڕان بیبێ لەگەڵ یەکێتیە چییە؟ جیاوازیە کە بزوتنەوەی گۆڕان بیبێ لەگەڵ پارتیە چییە؟ یا جیاوازیە کە یەکێتی پارتی بیان بێ بەیەکەوە چییە؟ لە کاتی انتخاباتە دەمانچێت تەوزیعەکەی شێخ جەعفەر لە خەڵک شێکی بەدەست بزوتنەوەی گۆڕان هەوڵێک بوو بۆ ڕزگارکردنی دەسەڵاتی یەکێتی پارتی کە حەڤەی شوباتی لەبار برد. هەموو ئەمانە هەوڵی جۆراوجۆن بۆ ڕزگارکردنی ئەم دەسەڵاتە کە نەکا شۆڕش ڕووبا لە کوردستان سەرنجام ئەو بەلەمەی کە هەمویانی تێدان بە یەکجاری غەرق بێ. ئەو حیزبانی کە لە نێو دەسەڵاتن یا جارجارچنە ئۆپۆزیسیۆن یا جارجارچنە نێو دەسەڵاتەوە بێجگەل لە شەریکبوون لە دەسەڵات هیچ جۆرەشتێکی تر نییە. هەر حزبێکی سیاسی ڕێگەی پەرلەمان بۆ ڕزگاربوون لەم هەلومەرج و بنبەستەی ئێستا ڕێگەی پەرلەمان ڕێگەی چاکسازی سەرجۆکردن و کلک و جۆکردنی ئەم دەسەڵاتە نیشانی جەماوەری ناڕازی خەڵکی کوردستان بە بێشک کازانج و بەرژەوەندی لەمانەوەی ئەم دەسەڵاتە لە کوردستان. زۆر باسیەوە کرێ یاسا ئەبێ سەروەر بێ، بەڵام کاتێک کە ئەمانە خۆیان یاساکاندانێن مەسرور بەرزانی و بنەماڵەی بەرزانی خۆیان چ یاسایەک لە بەرژەوەندی حیزبەکەی بێ ئەمەدا ئەنیان ئیتر ئەوە پێی ناوترێ دادگایەکی سەربەخۆ. ویستێکی مرۆڤ دۆستێوێ بۆ ئەوەی ئایندەیەکی باش بۆ ماڵەکانی کوردستان بێنەتەکایەوە. ئەم ویستە نییە، ئەم خواستە نییە لەبەروی بواری پەروەردە بوارێکە کە پارە نایەت، یعنی قازانج نایەت کە قازانج نایە ئەوان ئیهمالیەکەن. بەڵام لەم دەورێدا بینین کە بەو وسعەتە لە 72 مرکزی کرێکاری کە زیاتر لە 6,000 نەفەر کرێکاری تێدایە لە تەواوی ئێراندا هاتوونەتە مەیدان و دەستیان لە کار کێشاوەتەوە. ناڕەزایەتیانەی کە لە کوردستانە لە شاری هەولێرا بینیمان نیشانی ئەداکە ئەو کۆمەلگایە لەگەڵ دەسەڵاتێکی نامەسئول دەسەڵاتێکی کە وەڵامی بە سەرەتاییترین پێداویستیەکانی ئەو کۆمەلگایە پێنیە ڕوبەڕوە بۆ کۆمەلگایە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە ناچارە بۆ سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی خۆی
بجەنجێ خەبات بکە ناڕەزایەتی دەربە بڕێت زەحمەتی زۆر بچێشێت یعنی ئەمە پیشانی ئەدات کە واقعا مەساویە پیشانەدا کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ژێرسایی حاکمیەتی ئەو کەمایەتی بۆرژوازیە ئێستا دەرگیری بووە هەر ئەوەی کە ئێمە بینیمان و لە میدیاکانەوە بینیمان خەڵکی باسی ئەو قەڵشتە چینایەتی ئەکرد خەڵکی باسی ئەوەی ئەکرد کە ئەو دەسەڵاتی کەمایەتێکی بۆرژوایی کارنەکەرە کە دەستی گرتووە بەسەر ژیانی خەڵک ژیانی خەڵکی بەبارمتە گرتووە ئاوی خەڵکی بەبارمتە گرتووە سەلامەتی خەڵکی بەبارمتە گرتووە هەموو شتێکی سەرەتایی ژیانی ئەو خەڵکەی بەبارمتە گرتووە و ناتوانێت ناتوانێ و نایە وەڵام دەرەوەی لانی هەرەکەمەکانی ئەو داخواز پێداویستە سەراتانی ژیانێکی ئینسانی و سەرەتایی بێت لەلایەکی تر ئێمە بینیمان ئەو ژنە زەحمەتکێش و کرێکارانەی کە کەوتبوونە پێش ناڕەزایەتیەکانی خەڵک بە زمانێکی زۆر سادە باسی ئەوەیانە کرد کە ئەم سیرکەن ئەم گەڕەکی دەوڵەمەند نشین فیرعەوناوەکان سیرکەن لە کارەبایان کەم نییە لە ڕیفاهیان کەم نییە لە ئاویان کەم نییە لە هەرچی تۆ پێی بڵێ پێداویستی ژیان کەم نییە و بە زمانی سادەی خۆیان لە دڵەوە بەقوڵی باسی ئەوانە کرد کە ئەو دەسەڵاتی کەمایەتێکی بۆرژوا و سەرمایەدارە کە ژیان و ئازادی و ڕیفاهی خەڵکی بەبارمتە گرتووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەولێر نیشانیاندا ئەگەر لە هەولێر ئازادی هەبێت لە هەولێر فەزایەک بۆ قسەکردن هەبێت فەزایەک بۆ گزارشکردن لە خۆ هەبێت بۆ ئەو بەشەریەتە کرێکار و زەحمەتکێشە ئەو دەسەڵاتیان ناوێ ئەو هەلومەرجیان ناوێ بێ ئاویان ناوێ بێ کارەباییان ناوێ بێ نەبوونی تەندروستی و دەرمان و پێداویستیەکانی ژیانیان ناوێ و بە کورتی ئەیانوت کە ئێمە ئەم دەسەڵات و هەلومەرج و دەور و دوکانەمان قبول نییە و بەشێک نییە لە ئێمە ئەمە پەیامێکی ڕوون بوو کە پێم وایە نیشانی وەرچەرخانێکە لە وشیاری خەڵکی کرێکار و زەحمەتکێش سەبارەت بەو هەڵایی کە میدیای پارتی لە سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران سازی کردووە ئەوەی کە گوایە لە تاران لە ئێران ئاڵای کوردستان هەڵدراوە ئەمانە ئەمە بۆ خۆی تا ئەوەی کە خاڵێکی بەهێز بێ حاڵەتێکی بەهێزی ئەو دەسەڵاتە نوێنەری ئەو دەسەڵاتە پیشاندات خاڵێکی لاوازی ئەو دەسەڵاتە پیشانەدات داماوی ئەو هێزە ئەو دەسەڵاتە ئەو حاکمیەتی کە ئەو نوێنەراتی ئەکات نیشانی ئەدات بۆ نیشانی ئەدات کە ئەو لەو دنیاە نوێنەراتی هیچ ستاتوسێکی ڕسمی معتەرەفی نێودەوڵەتی ناکات ئەگەرنا خۆ بەخۆ مەسەلەی هەڵدرانی ئاڵای هیچ وڵاتێک لەلایەن نوێنەری هیچ دەسەڵات و دەوڵەتێکی ئەو دنیاە نابێت بە هات و هاوار و ناکرێت بە بابەتێکی بەو جۆرە گەورەی کە میدیای پارتی هەرای لەسەر ساز کردووە ئەمە بۆ خۆی پیشانی ئەدا کە ئەو کاراکتەرە نوێنەرەی ئەو کاراکتەرە وەختە نێچیروان بارزانی نوێنەری هیچ ستاتوسێکی ڕسمی معتەرەفی نێودەوڵەتی نییە هەر بەو دەلیلە ئەم هات و هاوارە دەنێتەوە لەلایەک و لەلایەکی تریشەوە بەدەستەوە گرتنی مەسەلەی ئاڵا و گەورەکردنی لە فەزای سیاسی ئێستاە مەصرفێکی تەبلیغاتی سیاسی زیاتر نییە ئەگەر نەبەشداریکردن و نەبای کۆت ڕێگەچارە بێ ئەو وەختە ڕێگەچارە چییە؟ ڕێگاکەی ئەوەی کە بێ خەڵک بێتە سەر جادا ئەبێ خەڵک بێ ڕێگا بگرێت بەڕێوەچوونی ئەم انتخاباتە مەسەڵەن لە هەموو شوێنێ هوهایان لێ بکێشرێ بەردەباران کرێن ڕێیان لێ بگیرێ ناوەندی شەقامەکان بکرێتە میتینگی فراوانی جەماوەری کە بڵێن ئەمە انتخاباهی ئێمە نییە ئێمە نان و کار و ئازادی و خۆشگوزەرانیمانەوێ ئێستا دەورەی ئەوەیە خۆی لە پێش ئەم انتخاباتانەوە خەڵک بۆ نان و ئاو و کارەبا و بۆ مەسلەی دامەزراندن و بۆ بەرزکردنەوەی دەرماڵەکان و هەموو ئەمانە هاتۆتە مەیدان بە بڕۆی من ئەما بێ سەراسەری بکرێتەوە ئەم حرەکەتە هەیە خۆی ئێستا خۆی خەڵک بێموبالاتە بەرامبەر بە انتخاباتەکە بۆ معنایی کە ئەزانەیە ئەم انتخاباتە هیچ شتێکی بۆ ئەوی تیانە ئەگەر
ئەگەر بە لە سایەک تێپەڕێنرێ ئەگەر بە لە سانەوە نۆ بەشداریکردن تێپەڕێ ئەگەر بە قازانجی بەشداری ئەحزابەکان تێپەڕێ ئەگەر بە قازانجی بایکۆ تێپەڕێ عاقبەت ئەم دەسەڵاتە هەر سازە درێتەوە خەڵک ئەمە مەسەلەی نییە خەڵک ئەوەی مەسەلەتی کابێ ئەم دەسەڵاتانە بڕوە کەوایە ئەبێ ڕۆژانی هەڵبژاردن بکرێت بە فرسەتێ بۆ هاتنە مەیدانی خەڵک بۆ ڕیسواکردنی ئەم انتخاباتە بۆ بربەستکردنی بۆ ممانعەتکردنی بۆ ئەوەی کە ڕێ نەدرێ ئەمانە لە هەر شوێنە دەرکەوتن ئەبێ خەڵک پەلاماریان با ڕێگەیان لێ بگرێ چکە ئەوانەی کاشنەوە بۆ پەرلەمان هەر ئیدامی ئەم سیستەماکەن کەوایە خەڵک نابێتەوە هەمی هەبێ بۆی کە ئەگەر بچێتە ماڵەوە دانیشە و دەنگنە ئەو زاعەکە لە قازانجێتی بەعکسەوە معنای خەواندنی ئەم اعترازاتانەیە معنای وایە کە تۆ ڕێی ئەوان بڕن و کاری خۆیان بکەن بە لە سایەکی بەشداریکردن حکوومەتی خۆیان ساز بنەوە کەوایە ڕۆژانی انتخابات ئەم چەند ڕۆژەی کەماوە بە بڕای من ئەبێ خەڵکی ناڕازی کرێکاران زەحمەت کێشان گەتناوەندی گەڕەکەکان بەردەرگای شوێنی سندوقەکان هەموو ئەمانە بکەنە شوێنی هوها کێشان شەربەزارکردنی ئەو کەسانشی کە ئەچن دەنگیان ئەبێ ڕێبگیرێ لەوەی کە بە ئەترازاتی جەماوەری لە زانکۆکان لە گەڕەکەکان لە ناوەندی سندوقەکان لە هەموو ئەم شوێنانە بێ میتینگی جەماوەری پێچەوانە لە دژی سەرتاپای انتخابە بێتە مەیدان من پێم وایە ئەمە ئەتوانێت و ئەمە بەشێکە ئەم نەوە ئەترازە بەشێکە لە ئەترازاتەکانی باداوە لە ئەترازاتەکانی سەیسایق لە ئەترازاتانی دەرچوانی زانکۆ لەوانە لە دکتۆران کە بە گرێبەست و موچان وەرنەگرتووە لە کرێکارانی ژینکە لە ژنانی ماڵەوە کە ئەکەونە بەر لێدان و زەبروزەنگی خێزانی بە بڕای من سازدانی میتینگ و ناڕزایەتی پێچەوانە لە دژی ئەم انتخاباتانە و ڕیسواکردنی لە ئیدامەی ئەم اعترازاتانەیە بێتە دەرەوە پێم وایە ئەمە تەنها کارێکە کە ئەتوانرێ بە قازانجی خەڵک و لەم انتخاباتانە فرسەت بێنێ و ریزەکانی خۆی کۆکاتەوە یەکگرتووکە بۆ ئەو ڕووداوانەی دوای تەواوبوونی انتخابات باشتر و بەهێزتر بێتە مەیدان بۆی بتوانێت سەرنجام کێشەی خۆی لەگەڵم دەسەڵاتایەک لاکاتەوە دەسەڵاتی بێنێتە سەرکار کە لە نێرانی خەڵک خۆی بێ کە لە شوراکانە نوێنەرایەتی بکرێت کە لە ئەنجومەنەکان کە لە کۆڕ و کۆمەڵەکان خۆیان ئیداری کۆمەلگا بەڕێوە برن بە بڕای من ئەمە جوابی ئێستای ئەم انتخابە و ئەم سینەریۆ پرۆپوچەیە پێش هەموو شتێک دەبێەوە بڵێن کە ئەو بانگەشانەی کە یەکێتی پارتی و هێزەکانی کە دەیکەن پێشتر هەمانە و بانگەشانەیان کردووە لە هەڵبژاردننی پێشوو داوتیان ئێمە کوردستانێکی بەهێز کوردستان بەهێز دەکەین و کوردستانێکی بەهێز دادەمەزرێنین وتیان هەلیکار بۆ لاوان و گەنجان و بێکاران دەدۆزینەوە وتیان ئارامی دەهێنی نەدی بەڵام بینیمان پێچەوانەی هەموو ئەوانەمان بینی نە کوردستان بەرەو سەقامگیری ڕۆژ بە پێچەوانەوە نەبەهێز بوو هیچ کامێک لەوانە نەبوو بینیمان کە هەر ئێستا وەزعیەتی کوردستان لە 4 ساڵی پێشووکە ئەو بانگەشانی تیاکرا و قەرار بوو کوردستان بەهێزتر بێ لاوااسترە وەک قەوارە لاوااسترە وەکو دەسەڵاتی هەرێم لاوااسترە تەنانەت خواستەکانیشیان و بانگەشەکانیشیان لە هیچ 4 ساڵەوە پێش لە خوارترە وتیان هەلیکار لەو کاتەوە کە باسی هەلیکار دەکەن بە ڕادەی بێکاری بەرینتر بۆتەوە وە زیاتر بووە خوێندکارانی دەرچوەکان و یەکەم و دووەم و سێمەکانیش کاریان دەست ناکەوێت وە شەپۆلێکی بەرینتر لە دوای ئەو بانگەشانەی کە ئەوان قەرار بوو هەلیکاری پێ بدۆزنەوە ڕێگەی خاریجیان گرتە بەر باسی ئارامیان کرد ئارامی دەهێنن بە پێچەوانەوە نائارامیان بە ئەندازەیە گەیان هەر ئێستا ئەولادی بەرپرسێک لە شاری سلێمانی دەتوانێت هەر ئەم شەو هەموو کەشی سلێمانی تێکدا لە ململانەی نێوان هەر ئەو باڵانەی نێو خۆی یەکێتیدا کە یەکێتی بانگەوازی ئارامی دەکرد شاری سلێمانیان هەر ئەو ماوەی پێشووی ئێمە هەمومان شاهید بووین بەرەو سەربازگەبردنیان برد بۆ ئەو بانگەشانەیان هیچ نەبوون ئەو بۆیە هەر بە هەمان معنە ئەو بانگەشانێکی ئێستاش دەیکەن هیچ پایەکی واقعیان نییە و تەنانەت خودی ئەو بانگەشانە ناتوانێت هیچ کاریگەریەکی هەتا لەسەر خودی ئەو هەڵبژاردنانە بێت چونکە بۆ خەڵکی کوردستان مەسەلەیەک بڕاوەتەوە ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان نزیکەی بە 30 ساڵە ئەزمون و یا بە جۆرێکیکە بڵم دەست و پەنجە لەگەڵ دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی نەرم دەکات خولەکانی هەڵبژاردننی بینیوە چەند خولی هەڵبژاردننی بینیوە و دەیان بانگەشەی جۆراجۆری بینیوە هیچ کامێک لەوانە نەیتوانیوە هیچ ئاڵوگۆڕێک بەرەو باشبوون بەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان دابێنێ هەمیشە پێچەوانەکەی بینراوە
لەلایەکەوە خەڵک هەژارتر بووە، برسیتر بووە، بێکارتر بووە، نەبوونتر بووە، بێدەرەتانتر بووە، هەموو ئەوانە بووە لە بەرامبەردا خودی ئەو دەسەڵات و ئەقەلیەتێکی کەم لە سەرمایه‌دار لە کۆمەڵگەی کوردستاندا سەروەتەکانیان زیادی کردووە، ئەوانەی کە بوون بە ئەندام پەرلەمان خێڵی خۆیان و دەوروبەریان دەوڵەمەند بووە و بە پێچەوانەوە زۆربەی زۆری هەرە خەڵکی کوردستان بەرەو لاوازی چووە. بۆیە ئەو بانگەشانەیان هیچ شتێک نییە، تەنانەت ئەو بانگەشانێکی ئێستا هێندەی بوو ئەوەیە کە بیانەوێ خەڵکی کوردستان لەو تووڕێی و ناڕزایەتی بەرینەی کە هەیەی خاو بکەنەوە، لەوە زیاتر شتێکیشکە نییە. سەرەڕای ئەو هەموو فشارانە بە شێوەی زۆرە و جۆر لە تەلەڤیزۆنەکانەوە کە خەڵک خائینەکەن، مەلاکان لە مزگەوتەکانەوە بانگەواز بۆەکەن ئەمە ئەبێ بەشداری بکەن، ئەمە وەک نوێژی جومعەوەیە ئەگەر بەشداری نەکەن، ینی هەموو ئەو جیهاتانیە، هەموو ئەو دەستگایانەی کە سەر بەدەسەڵاتن خزمەت بەدەسەڵاتەکەن بە شێوەیەکی زۆر کۆنە پەرستانەوە زۆر دواکەوتوانە کەوتنەتە ئەوەی کە خەڵک ناچار بکەن بە شێوەی زۆر ئەو جۆر کە بڕە بەشداری بکات لە دەنگدان. ئەوەی من ئاگادارم هێزە تورکمانیەکان مەسەڵەن جەبهەی تورکمانی ڕۆشتووە لە چەندی تورکمانیە 50,000 ماڵی 50,000 داوە بۆی خەڵک ڕات بەشداری بکات لە چەند شوێن ئەحزابی قەومی عەرەبی فاشستی، ئەحزابی کوردی ڕۆشتن چ بە پارە چ بە وەسایلەوەی کە وروژاندنی ئەحساساتی قەومی کە گوایە ئەگەر ئەوان بڕۆن دەنگ بدەن بۆی یەکجاری دەسەڵات لە ئەحزابی کوردی وەرگرنەوە لە کوردەکانی وەرگنەوە، ئەحزابی تورکمانی و حەزابی عەرەبی فاشستی ئەڕۆن واکەن لە بەرامبەردا دوێنێ بە تەلەفۆن ماڵ بە ماڵ تەلەفۆنیان نەکرد لەگەڵ خەڵکی هانەندا بۆەوەی کە بڕۆن بۆ هەڵبژاردن. جۆرەها دیعایان نەکرد لە بانگەشەکانیانە کە لەگەڵ خەڵکا بە تەلەفۆنیان کرد کە گوایە پیلانێکی شۆڤێنیستی هەیە لە دژی کورد لەم شارەیە بۆ ئەبێما بێ ئەو پیلانە هەڵوەشێنینەوە لەگەڵ خەڵکا قسەیانەکە هانیاندا بۆی خەڵک و خزم و کەس و کاروانیان بەرن بەشداری بکەن لە هەڵبژاردن. ئەمان نمونەیەکی زیندووە بۆەوەی کە خۆیان ترسێکی گەورەیان لێ نیشتووە کە ئەزانن خەڵک ناڕوا بەشداری ناکە لە انتیخاباتە، ناچار بە شێوەی ئەوەی کە خاینی بکەن بۆەوەی کە ترسێکی گەورە لەسەر ئەم شارە هەیە. هەموو ئەم ڕێگانیان کردوتە بەرەوەی کە خەڵک بە ناچاری ڕات دەنگ بدات. بەڵام ئەوەی ئاگادارم لە مەناتقی کوردی و لە مەناتقی عەرەبیشە کەمترین خەڵک ڕۆشتووە سەرەڕای هەموو ئەو ژەهرەی کە ڕژانویانە لە نێوان خەڵک. ئەوەی ئێمە ئەمڕۆ بەرچاومان کەوت لە سلێمانی خامۆشیکی تەواو بەسەر شارەکەەوە دیارەواتە خەڵک هەر بایکۆت چوونە دەرەوەشی کردووە و بە تەواوەتی ڕەفزی دەنگانەکە لەبەرەوەی کە ئێوێ ئەم دەسەڵاتە ڕاماڵڕێ. ئێمە کاتێک کە بەلای سندوقەکانی دەنگانە ڕۆشتین تەواو خەڵکێکی کەمی لێ و زۆر زۆر چۆڵە، واتە ئەوەنەی خەڵک لێ نییە کە دڵخۆشکەر بێت بۆ دەسەڵات لەبەرەوەی کە خەڵک ئێوێ لێرەوە لە ئەسنای ئەم دەنگانەوە حەق لە حکوومەت بکاتەوە لە دەسەڵات بکاتەوانێ داوای موچەکە بۆ موچەکەی بۆ خزمەت گوزاری لە کارەبا و لە ئاو لە نەبوونی هیچ پێداویستیەک لە خەستەخانەکانە واتە لەباری تەندروستیەوانێ. کاتێکە ئێمە دەنگی خەڵگە بیستین و قسە لەگەڵ خەڵگەکەین و ڕایان وەرەگرین بەرامبەر بە دەنگان هەر کەسە بە ئوسلوبی خۆی جوا بەیاتەوە، هەیە ئەڵێ نەخۆرانی بێ، هەیە ئەڵێ ئێمە جارێکی تر چۆن دەنگ بۆ ئەم دەسەڵاتین، واتە زۆرترینی خەڵکەکە ئامادە نییە کە بەرە سنووقەکانی دەنگان بچێ. ئەوەی ئێمە ڕاستێکی بەرچاومان کەوتووە لەسەر جادەکان. جۆرێک لە کڵاوبازی و ساختەچێتیە کە ئەوێت گوایە کوردستانیش ئەوروپا وایە، کوردستانیش قەیناکە مەسەڵەن لە ڕۆژەکانی تامەجاری ئەوە نیە دەورت ناتوانین دەورە بێت 4 ساڵ جارێک فرسەدێ و ئەتوانیت تۆ دەسەڵاتی تر هەڵبژێری ئەوەی کە لە ئەوروپا جۆرێک پروپاگەندی بۆ کرێ، بەڵام لە کوردستان ئەمە حقیقەتی نیمە درۆیە لەبەرەوەی لە کوردستانە میکانیزمی دەخالەتی خەڵک لە سیاسەتە، میکانیزمی دەسەڵات و گۆڕنی دەسەڵات و ئاڵوگۆڕ لە دەسەڵاتە میکانیزمی دەنگدان نییە هەتاوەی کە بە جۆرێ لە ئەوروپا هەیە. مەسەڵەن توانیت بەم حیزبە بەی دەنگ بنیت حکومەت تەسمیە حکومەت ئەم حیزب بکەی ئەو حیزب بکەیت، ئەمانە بووە و ئەشبێ، بەڵام لە کوردستان ئەمە حقیقەتی نییە. لە کوردستانە میکانیزمی داوتوێکردنی دەسەڵات و باوە هەتا حاکمیت خۆی لەسەر بنەمای چەک و پارە و میلیشیا دامەزراوە. یعنی مەسەڵەن يعني ئەوان خەڵک ناتوانێت هیچ کاتێک لە ڕێگەی دەنگدانەوە ئەحزابێ بگۆڕێ. مەسەڵەن ئەو قسەیە بەڕای من ئەکرێت بەجاری کەش لە بەرامبەر هەڵبژاردندا بیکەوە کە مەلا بەختیار وتی ئەگەر یەکێتیە کورسی ژوێن هەر یەکێتیە. ئەم قسەیە معناوی کە ئەم هێزە چەکدارە میلیشیانە
دەنگدان ناتوانێت هیچ شتێک لەسەر ینی کاریگەی لەسەر وەلاخستنی ئەوان دابنێ ئللا ڕێگەی شەڕ و چەک و میلیش ینی ئەمەیە ینی بە منطقی چەک دیفاع لە مانەوەی خۆیەوە دەسەڵاتەکەشی لە ڕێگەی ئەم چەقە و هەیەی سەپاندووە نەک دەنگدان تا پرۆسەیەکی چاوەشەکاری بۆی کە شەرعەتێکی جەماوەری با بە دەسەڵاتە میلیشیاییەکەی ئەمە واقعێتەوە ئەمە ئەو قسانەی کە شاسوارێکە و هەر ئۆپۆزیسیۆنێکە بەڕای من بێجگە لە ساختە چێتێک بێژگە لە درۆیەک بێژگە لە چاوەشەکارێک شتێکی ترنەوە لە کوردستانی عێراقا دەنگدان ئەو وەسیلەیە بۆی کە بەسیترین بچووکترین ئاڵگۆڕی سیاسی بکەی لە دەسەڵاتە هەتا تۆ گەر دیقەت بەیانی مەسەن لەناو پرۆسەی انتخاباتە لە کاتێک کە ئەوان وعدو بەڵێنیان ئەڵێن ئەوە انتخابات دەکرێەوە توانی ئاڵگۆڕ دروستکەیت و توانی تۆڵە لەم دەسەڵاتە بکەیتەوە بەڵام بەشێکی لە خەڵک ئەسڵ گوێی لەمە نەگر خۆی هاتە سەرجادە لە ڕێگەی میکانیزمەکانی خۆیەوە کەویش میکانیزمی خەباتی جەماوەری هاتە سەرجادە کۆبوونەوەیە خۆپشاندانە ئەترازماندنە هەداوای مافی خۆی کرد خەڵک نهات مثلەن خەڵکی هەولێر نهاتن بۆ خزمەتگوزاری بۆ ئاڵێن جا چاڕێنج هەڵبژاردنەکانەکەین بۆی مەجموعەی انتخابات پەرلەمان و پەرلەمانی تاجر و ئاو کارەبا و خەدەماتمان ببێت خوا هاتن سەرجادە زەختیان کرد مامۆستانی وانە بێش زەختیان کرد مامۆستانی زانکۆکان زەختیان کرد یعنی خۆیان فیاتەکانی کۆمەلگای کوردستان ئەمان خوان بە میکانیزمەکانی خوان بە ڕێگەکانی خوان خیانەت مافەکانی خوان بەدەست نەگەوی بن چاڕی انتخاباتێک بەڕای باشترین تەجروبە باشترین نمونەیە کە ئەتوانێت نمونەیەکی واقعی عملی بێ بۆ بە درۆخستنەوەی ئەو تەبلیغاتانەی کە ئۆپۆزیسیۆن ئەیکا سەرنجی پێشنگ 104 ساڵ بەر لە ئێستا و لە ئۆکتۆبەری ساڵی 1970دا کۆمونیستەکانی رووسیا بەڕابەرایەتی بەلشەفیەکان بە دیاریکراوی ڤلادیمیر لێنین توانیان دەسەڵات بگرنە دەست و دەسەڵاتی کاتی گرنسکی وەلابنێن. شۆرشی ئۆکتۆبەر درێژکراوەی شۆرشی شوبات بوو کە تێیدا ڕێکخراوبوونی چینیکرێکار لە ئاستێکی باڵادا بوو لە کارگە و شوێنە گشتیەکان بە شێوەی جۆراوجۆر خۆیان ڕێکخراو کردبوو لە پاڵ شوراکانی ئەو کاتی رووسیادا خۆیان بۆ شۆڕێژ ئامادە کردبوو. پێش سەرکەوتنی شۆرشی ئۆکتۆبەر بەرشەفیەکان ڕۆبەڕووی چەندین گرفت و ئاستەنگ بوونەوە و بەشێک لە ڕابەرانی یان لە دەرەوەی رووسیا یان لە زیندان بوون بەڵام بڕوای پتەویان بە گۆڕینی دەسەڵات و خواستی کۆتاییهێنان بە بەو دەسەڵاتی ژیانیانی دژوارتر دەکرد هەبوو و سەرنجامیش توانیان شۆڕش بە سەرکەوتن بگەێنن بەڵام دەستکەوتەکانی شۆڕش چی بوو؟ مستەفا باهر بە کورتی وەڵامی ئەم پرسیارەمانەداتەوە. شۆڕشی مەزنی ئۆکتۆبەر نەک تەنها بۆ خەڵکی رووسیا بەڵکو کۆمەڵێ دەستکەوتی گەورەی بەدەستێنا بۆ سەر تاسەری مرۆڤایەتی لە جیهاندا. یەکەم بەهۆی ئەم شۆڕشەوە جەنگی جیهانی یەکەم ڕاگیرا بەهۆی ئەم شۆڕشەوە زەوی بەسەر جوتیارانەدا بەشکرا بەهۆی ئەم شۆڕشەوە کرێکاران توانیان کە بەرپرسیارەتی پرۆسەی بەرهەمێنان بگرن ئەستۆی خۆیان یەکسانی هەمەلایەنەی بینی ژنان و پیاوان بیمەی بێکاری بیمەی تەندروستی بیمەی خانوبەرە بەخۆڕایکردنی کارەبا لەسەر تاسەری رووسیادا بەخۆڕایکردنی پرۆسەی خوێندن لە سەر تاسەری رووسیادا مافی پەنابەرێتی مافی نەتەوەکان بۆ چارەنووسی خۆیان و جگە لەمانە کۆمەڵێ دەستکەوتی گەورەی تری بۆ سەرجەم خەڵکی رووسیا و کولی مرۆڤایەتی. لەو پرسیارەش گرنگتر ئایا جارێکتر کۆمونیستەکان دەتوانن هاوشێوەی شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشێکی تر لە بەرژەوەندی چینی کرێکار بەسەرکەوتن بگەێنن؟ عوسمانی حاجی مارف لە وەڵامدا دەڵێت شۆڕشی ئۆکتۆبەر پێداویستێکی مێژووی بوو بەمانایەک شۆڕشی کرێکاری بۆ کۆتاییان بە کۆمەڵگەی سەرمایه‌داری و دامەزرانی کۆمەڵگەی سۆشیالیستی ئەمە واقعەتی شۆڕشی ئۆکتۆبەرە جا ئاکامەکەی باش شوێنێکیش پێ باسێکی ترە بۆیە دووبارە بوونەوەی ئەو شۆڕشە لە ئاسی جیهانە لە هەر وڵاتێکا بێ لە هەر کات و زمانێکا بێ قابلی دووبارە بوونەوەی بۆ مانایی کە چینی کرێکار وەک چینێکی جیهانی کۆمەڵگەی سەرمایه‌داری وەک سیستمێکی جیهانی لە ناکۆچین لە بەرامبەر یەکدان و شۆڕشی کرێکاری قابلی دووبارە بوونەوەی قابلی بەردەوامیە بۆ کۆتاییهێنان بەم سیستمی سەرمایه‌داری هەڵەشانەوەی پەیوەندی کار و سەرمایە هەڵەشانەوەی پەیوەندیەکانی بەرهەمهێنانی سەرمایه‌داری و دامەزرانی کۆمەڵگەی سۆشیالیستی ئەمە بۆ خۆی لە هەموو کات و زمانێکە پێداویستێکی مێژوویە واقعەتێکە کە کۆمەڵگەی سەرمایه‌داری دەبێ هەڵەشێنێتەوە و ئەمە شۆڕشێکە کە لە جیهانە قابلی تاقیبوونە و غەیری ئەم شۆڕشەش هیچ شۆڕشێکی کە نەمانای هەیە نەوجودی هەیە بەمانایەکی دەقیقتر کۆمەڵگەی سۆشیالیستی
لە سای شۆرشی کرێکاری و هەڵسانی جەماوەی کرێکاری بە ئامادەبوونی بە ڕێکخراوبوونی بە حزببوونی بە ئاسوی سۆشیالستی ئەتوانێت تەواجد پیاکە و ئەتوانێت کۆمەڵگی سەرمایه‌داری هەڵوشێت و دەسەڵاتی کرێکاری دامەزرێنە حکومەتی کرێکاری دامەزرێنە ئەمە هەم واقعەتە و هەم ضرورەتە. لە بەرنامەکانی داهاتووی پێشەنگ تیڤیدا زیاتر سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕش باگشتی بابەتمانە بێت چاوەڕوان بن. لە ماوەی سێ ڕۆژی ڕابردووە ئێمە لە خۆپشاندانەوە تایەتی تانامەی دەڕا و لە نەچەپ و کۆمۆنیستی و یەکێتە کرێکارەکانی دنیا گرنگترین شت ئەوەیە لەم هەڵمەتەیە بۆ نەجاتدانی ژیانی ئەم ئینسانانە جەبهەیەکی تریژەیە لە ئەوروپا هەرم جەبهەیە حکومەتەکانی کۆبوو لە ژەرچەتری یەکێتی ئەوروپا و بە لە رووسیا و پۆڵۆنیا ئەو لایەنانە نین دەیان هەروەک ئەو نمونانەی من باسم کرد خەڵکی ئازادی خوازی ئەو وڵاتانە ئێستا هاتوونەتە دەنگ ئێمە گرنگە کە ئەم جەبهەیە تم و تۆڵکەینەوە هەر ئێستا بەڕێخستنی ناڕەزایەتی لەبەردەم نووسینگەکانی یەکێتی ئەوروپا لە وڵاتەکان فشارهێنان بۆ یەکێتی ئەوروپاش فشارهێنان بۆ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ کاری باری پەنابەران بۆ سەلیبی ئەحمەر هەروەک چۆن لە چەند ڕۆژی ڕابردووە ئەمەنامەمان ئاراستە کردوون و دوێنێ شەو ئەو ئیمکانەتانیان بردۆتە سەر سنوورەکان ئەمانە هەمووی دەوری ئیجابیە بێ گرنگترین شت فریاکەوتن و ڕزگارکردنی ئێستا ژیانی ئەم 2500 ئینسانەیە کە لەو جەنگەڵەیە لەو سەرمایە کە معڕەزن تووشی ژیان لە دەستبەن گرنگترین شتەوەی هەرچیمان پێکرێ لە هەر کونجوکە لە بەرەکی ئەم دنیاە ئازادی خوازان دەستخەنە نێو دەستی یەکەوە بە پیرەم بانگەوازەی فدراسیۆنەوە بێن لە هەر شوێنێ پێیانەکرێ خۆپشاندان کەن ناڕەزایەتی دەربڕن پەیوەندیکەن بە حزاب و ڕێکخراوی کرێکارەکانی دنیاوە کە فشار خەنە سەر یەکێتی ئەوروپا فشار خەنە سەر ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری پەنابەران کە بە پیر ژیانی ئەم ئینسانانەوە بچێ و لە مەترسی مەرگ ڕزگاریان بکەین ئەمە تەنها هەوڵێکە کە ئێمە بە پەلە کارێکە کە پێویستە ئەو ئینسانانە بۆ نەجادانیان لەو میحنەتەی کە تایەتی دەستی بۆ بەرین لە پاڵ ئەوەدا ئێمە وەکو فدراسیۆن دەرگامان ئاوەڵەیە بۆ هاوکاریکردنی هەموو ئینسانانەی کە لە دەست ستەم و نەعەدالەتی و سەرکوت و ئەو دەسەڵاتە هەڵاتون لە هەر شوێنێکی دنیا پەیوەندیکەن بە نوێنەرانی ئێمە و پەیوەندیکەن بە فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی و ئێمە ئامادەین هەموو ڕێنمایەک هەموو جۆرە هاوکاریەک بخەین اختیاری ئەم ئینسانانەوە بۆ هەر ئامانجێ هاتبن بە هەر دەلایلێک و کۆمەلگای کوردستانیان جێهێشت بێ ئەمانە ئینسانن و پێویستە دیفاعیان لێ بکرێ و هیوادارم کە لەم چالاکیانەی کە ئەکرێ لە چەند ڕۆژی ڕابردووشرا لە شوێنی تر دەمان بێ داوام لە ئازادی خوازان هەیە لەم چالاکیانەیە بەشداریکەن. سەرنجی پێشەنگ چۆن یارمەتی پەنابەران بدەین دیمەنە دڵتەزێنەکانی سنووری بەلاڕوسیا و پۆڵەندا ناخی هەمووانی هەژاندووە و ئارەزوو یارمەتیدانی پەنابەران بێگومان خواستێکی گەورەی مرۆییە لەبەر ئەوەی دەرفەتەکانی یارمەتیدانی پەنابەران سنووردارە ڕەنگە زۆرێکیش پێیان وابێت کە هیچ ڕێگەیەک نەبێت بۆ یارمەتیدانیان ئێمە لێرە 5 ڕێگە ئەخەینە ڕوو بە هیوایی دەرگابکاتەوە بۆ ئەوانەی خواستیانە یارمەتی پەنابەران بدەن یەکەم ئەوە درک بکە کە لەگەڵ خواستی یارمەتیدانتدا تەنهانیت و بێگومان کەسانی نزیکی دەوروبەرت هەمان خواستیان هەیە ڕۆشنە کە کاری پێکەوەی سوود و کاریگەری زیاترە تا کاری تەنهایی بۆیە لە هەنگاوی سەرەتادا ڕاوێژ لەگەڵ کەسانی نزیکت بکە و لەسەر ئەم بابەتانە بدوێن و هەوڵ بدەن بە دەستە جەمعی کار بکەن دووهەم بەشداری گفتوگۆکان بکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ماڵپەڕ و میدیاکاندا لە پاڵ ماف و خواستەکانی پەنابەران ڕاوەستە و بەرپەرچی هەموو ئەو ئیدعایانە بدەرەوە کە بە گومانەوە لە پەنابەران ئەڕوانن یان دۆخەکەیان بە کەم وەردەگرن هەمیشە لەسەر ئەو بنەمایە بدوێ کە پەنابەران قوربانی هەم سیاسەتەکانی دەسەڵاتدارانی کوردستان و هەم سیاسەتی وڵاتانی ئەوروپان سێهەم کۆمەکی ئەو ڕێکخراوانە بکە کە یارمەتی دەگەێنە پەنابەران و جەنگی بەدەستێنانی مافەکانیانەکەن لە پێشهەمویانەوە فدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانی عێراقی کە لەم مەیدانەدا مێژوویەکی درێژ و پڕئەزموونی هەیە هەموو کۆمەکێک جێگەی خۆی بێت لە بەڕێبارێکی بچووکەوە تا بەشداری لە کەمپین و چالاکی و ناڕەزایەتەکان تا ئامادەی نیشاندان بۆ کاری خۆبەخشانە چوارهەم بەشدار بە لە فشارهێنان بۆ دەسەڵاتدارانی کوردستان و عێراق و
کاربەدەستانی وڵاتانی پەیوەندیدار کە بەرپرسیارەتی نیشان بدەن و لە نیکەم پێداویستیە سەرەتاییەکانی پەنەبەران لە ئاستۆ ببن و لە تراژیدیای گەورە ڕزگاریان بکەن. پێنجەم، ئەگەر یەکێک لە زمانەکانی وڵاتانی ئەوروپا ئەزانیت هەوڵ بدە لە ڕێگەی پەیوەندیکردن بە ڕێکخرا و لایەنە مرۆڤدەستەکان و دەستگاکانی ڕاگەیاندن کاریگەری دابنێن لەسەر نیشاندانی هۆکارەکانی پەنابەربوون و پێویستی هاوکاریکردنی پەنابەران تا کاریگەری لەسەر ڕای گشتی دابنێن لە بەژەوەندەی پەنابەران. لەم دۆخە دژوار و سنووردانانی گەیاندنی یارمەتیدا ئێمە ئەم خاڵانە پێشنیارەکەین. ئەگەر ئێوەش هەر بیرۆکێکی تر یان ڕێگەیەکی تر بە گونجاوەزانن ئەوە پێشەنگ تیڤ لە خزمەتتاندایە و دەتوانن لێرەوە بیرۆکەکانی خۆتان بگەێنن. هەروەها ئومێد دەکەین سێ هاوڕێت لەم خاڵانە ئاگدار بکەیتەوە بە تاکردن یاخۆت نردنی ئەم ڤیددیۆ بۆیان. هەروەها بانگوازیان بکە کە ئەوانیش بیرۆکەکانی خۆیان بۆ یارمەتیدانی پەنابەران بخەنە ڕوو. هەڵبەت لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا زیاتر لە سەر ئەم بابەتانە ئەدوین کە پێویستە چی بکرێت تا خەڵکی ناچار بە ژیانی پەنابەری نەبن. بەڕای من ئەمە درۆیەکی زۆر گەورەیە، ئەمە پێ ئەمانە ناوی ئەنێن گەڕانەوەی خۆبەخشانە. بە بڕای من ئەوە هەڵبژاردننی ژیان بوو لە نێوان مەرگ و ژیانە. کەسانێک کە گەمارۆ دراون لە سەختترین لە نێو ناخۆشترین شوێنە لە نێو لەژێر سەختترین بارودۆخی کەش و هەوایەکی سارد لە نەبوونی خزمەتگوزاری پزیشکی، نەبوونی خواردن، لەژێر هەڕەشەی پۆلیس و هێزی کۆماندۆ و دەیان هێزی جۆراجۆری ئەسکەری و پۆلیسی ئەمانە ئەکرێ بڵێن ئەمان ژیانیان هەڵبژارد بۆ کاتی بۆ ئەوەی کە یەکێ لە حتا لە شاشەکانی یەکێ لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەکانەوە یەکێ لەو پەنابەرانی کە گەڕاوەتەوە ئەیوت هەر ئێستا ئەگەر ڕێگایەکی باشتر هەبێ ئێستا کە سوکارم لە بەردەمی فڕۆکەخانە چاوەڕێمەکە ناچمە دەرەوە بۆ لای کە سوکارەکەم ئەگەڕێمەوە ڕێگای کۆچەڵە بژێرم. بە بڕای من ئەوە گەڕانەوەی خۆبەخشانە بۆ ئەوە هەڵبژاردنێکی ناچارەی کە بۆ ماوەی کە بمێنەوە لە ژیانە بمێنەوە سەرنجامی ئەو گەمارە سەختە و نائینسانی کە وڵاتی پۆڵەندا و بیلاڕوسیا و سیاسەتی زڕاندنی ناوی پەنابەران کە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیەوە کە دەستیان داوەتی. بە بڕای من ئەوە گەڕانەوەی خۆبەخشانە نەبوو، ئەوردنی ژیان بوو بۆ ماوەیەکی کاتی. ئەگەر ئەو نیشتیمانی ئەو مەبەسیەتی بتوانێت ئەو مافوو ئازادیانەی بۆ خەڵک پێویستە دابین بکرێت بەڵێ ڕاستەکە بگەڕێنەوە باشترە. بەڵام ئایا ئەو مافوو ئازادیانە ئەتوانێت دابین کا بۆ ئینسان کە لە ئەوروپا وجودی هەیە کە لە کۆمەلگا ئەڵمانیەکانە وجودی هەیە؟ بۆ نمونە ئایا ئەوان ئەتوانن هەرچی خریجی جامعە و خوێندکارە هەمووی تەخەڕوجی کردووە دایمەزرێنێ و موچەیەکی تێروتە سەریباتێ؟ ئایا ئەوان ئەتوانن ئەوەی کە توانای کارکردنی نییە سۆشیالی بداتێ و ژیانێکی یعنی بەردەوامی هەبێت، یان بیمە تەندروستەکان ئەتوانێت بیمە کۆمەڵایەتیەکان ئەتوانن بن یاخود ئەتوانن کە خەڵک ئەگەر نەخۆشیەکی هەبێت منەشتەرگەریەکی هەبێت لە کوردستان نابیکات ژیان بۆ ئەو خەڵکە یعنی لە هەموو بارێکەوە دابین کە لەباری ئابووری تەندروستی ئەمنی نایکەن. یعنی نیشتیمان درۆیەکی گەورەیە بۆ نیشتیمان تەنها نیشتیمانی ئەوانە، نیشتیمانی دەسەڵاتدارانە، نیشتیمانی ئەوانە سوودی لێ ئەبین، ئەوانە سەرمایەتی کەڵەکەکەن. ئەوەی کە هیچی نییە و لە دەستی با لە وڵاتە ئەوە نیشتیمانی نییە، نیشتیمانی ئەو نییە. نیشتیمان هیچ کەسێکە کە گردەکانی داگیر کردووە، کە بەرزایەکانی داگیر کردووە، کە کۆشک و تەلاری تیا دروست کردووە، کە کۆمپانیەکانیان بەهۆی کۆمپانیەکان سەرمایە گوزاری ئەەکەن. بۆ نیشتیمان هی ئەوانە، نیشتیمان هی ئەقەلیەتێکی کەمە کە ئەوش دەسەڵاتداران و کەمایەتێکی سەرمایەداری و بۆرژوازیە لە کوردستاندا. ئەم لە پتەقاڵی لە بکردنا ئیهانەیەکی گەورەی بە بەشەریەت بەجار لەوەی کە چەند کەسێک لە ناوشانە من ئەحساس دەکەم ئیهانە بە من نەکرێت، ئیهانەت بە حەقی ئینسان نەکرێت، ئیهانەت بە خەڵکی ناڕازی کوردستان نەکرێت. ئەبێت جلی پرتەقاڵی بە هەموو جۆرە مەمنوع کرێت و بکرێ بە تاوان. هەر دەسەڵاتێ هەر کەسێ جلی پرتەقاڵی بە معنای ئەوەی کە نیشانەی تاوانی پێئات، نیشانەی کە ئەو کەسە تاوانبارە
ئەبێ ئەوە بە تاوان حسابکرێ لە بەرامبەر دەسەڵاتێکا کەسی ساڵە حاکمەتی بەسەرا فەرز کردووە خەڵکی بەبارەمتە کردووە ئەنوا ڕەتفعل هەیە ئەنوا کاردانەوە هەیە ئەمانی کە ئەمڕۆ حاکمێتن لە یەشێتی و پارتی و هاوپەیمانەکانی کە محاکەمە بکرن لەسەر ئەو تاوانانی کە لە 30 ساڵی ڕابردووە لە کوردستانە حەبیش بات و سەریکەی ئەمان تەقەیان کردووە ئەمان تاوانیان کردووە ئەمان لە خەڵکیان هەڵاوە ئەمان جۆرەها معاملەی نادروست و ناشیا و نائینسانیان بەرامبەر خەڵک کردووە ئەبێ ئەو کەسانە بگیرن دادگای پێزە میلیشیایە ئەم ئاسایشە ئەوەی کە ئەم چەند کەسەی گرتووە و جلی پتەقاڵیان کردوتە بەری خەڵکەوە هەوڵیان ناوەشکۆی ئەو کەسانە بشێنن گەورەترین ئیهانەیە گەورەترین سوکایەتیە ئەوەی کە بڕیاریە ئەو کارە بکرێ فورن ئەبێ دادگای بکرێن ئەوانە لێ پێچینەوەی لەگەڵا بکرێ کە هێنرا ئێستا تەلەڤیزیۆن و ئاعترافی پێەکەی بۆی دان بە شتێکا بنێ ئەوەش تاوانێکی کێ نابێت کاری وا بکرێ تەواوی ئەو کارانی کە کردوێتی نائینسانیە نایاساییە وە قبول نیە و وابێت لەسەر ئەمە ئەم دەسەڵاتە داوانامەیەکی کەشێتە سەری کە ئەم کاری کردو بەرامبەر بم کەسانەی پیرەمەگرون خەڵکی کوردستان لە هەر شوێنەکەن ئەم دەسەڵاتیان ناوێ ئەیانێ بڕوە جل پتەقای لە بکردنی خەڵک جێگەی دەستخۆشانەیە جێگەی ئافرینە زۆر خۆشحاڵم بۆی کە خەڵک ئەوواکە بە بۆچی من ئەوە جوابە بەو ئیهانەیە کە پێچێتی نیشتیمانی بەرامبەر و کەسانە کوێتی جلی پتەقاڵی ئەکەنە ڕێنێکی جوان ئەیکەنە ڕەتفعل کاردانەوە بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی ئێسەیەکێتی نیشتیمانی بەڕێ من دەستیان خۆش بێ کارێکی زۆرە باشیان کردووە و هیوادارم ئەم جۆرە ناڕزایەتیە گەورەتر بێ فراوانتر بێ و نەهێڵین بە هیچ جۆرێک بە هیچ جۆرێک نە پارتی نەیەکێتی نە هاوپەیمانەکانیان هیچ جۆرە بەرخوردێکی نادروست نائینسانی سوکایەتی بە هیچ کەسێ بکات